بۆی کە موچەخۆرانی هەرێمی کوردستان بتوانین لەو پرۆژەی ئێمەیان متمانەیە بگەڕێنینەوە نێوان موچەخۆرانی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێم و ئەو پاشەکەوتەی کە بۆ موچەخۆران دانراوە بۆی وەکو ڕەسیدێکی بانکی بگەڕێتەوە بۆ موچەخۆران و موچەخۆران دڵنیابن لەوەی کە پاشەکەوتەکەیان لەژێر دەسەڵاتی خۆیان نابێ و مەسەلەن وامان لە پرۆژەکەی ئاماژە پێکردووە کە بتوانن هەموو لە ئەو پاشەکەوتەی کە هەیەە هەموو قەرزەکان بە تایبەتی مەسەلەن پارەی و پارەی قەرزی ئاو و کارەبا و هی سلفەکانی زەواج واتە ئەوانە و لەگەڵ خانوبەرە و هەروەها ئەو سزا و سەرپێچیەکانی هاتوچۆ و هی تەندروستیش ئێمە ئەوەی پرۆژەکە خۆی لە 15 خاڵا بینێتەوە جگەل لە خاڵێکیان کە پەیوەندی بە پارێزگای هەڵەبجەوەیە کە داوامان کردو ئەنجومەنی پارێزگای هەڵەبجەش کارا بکرێتەوە هەر 14 خاڵەکەی تری پەیوەندی بە پاشەکەوتی سیستەمی موچە و ژمارەی بانکی و چەکی بانکیە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان.